طبعا ئەم بەیانیە ئەوەی کە جەنابتان باسان کرد هیچ ئاڵۆزیەک دروست نەبووە، هیچ کێشەیەک نەبووە، تەنها شتێکی سادە و ساکات بووە، یانی شتێک نەبوو کە ئەوە بێت، بەڵام بەداخەوە لە کۆمەڵێک سۆسیال میدیا بە شێوەیەکی تر باس کراوە. ئەگینا وەزعی ئێرە زۆر ئاساییە، ئەوە خۆتان بە چاوی خۆتان هاتوونەتە ناوچەکەەوە شوێنەکە ئەبینن، نە هیچ هێزیەک ئەوەی کە بڵاو بۆتەوە هێزی 70 خاتونەتە ئەم ناوچەیەوە ئەوانە، بەڵام ئەوانە دوو لە هیچ هێزێک نەهاتێتە ئێرە، هیچ هێزێکی ئاسایش لەم ناوچەیان نیە و نەهاتونەتە گوڵەخانە. احتیمالە دەوریاتی خۆیان هەبێ ئەوانە، ئەو هێزشی کە لێرە کۆبووەتەوە تەنها هێزی حیزبی سۆسیالیستە و کۆمەڵێک لە پاسەوانەکانی پارتی سۆسیالی ئەندامانی سەرکردایەتی پارتی سۆسیال دیموکراتی کوردستانە لێرە ئامادەن و ئەم بەیانش کە دەنگۆی ئەو هەواڵانە بڵاو بۆ تۆ لە کەناڵە ڕاگەیاندنەکان کۆمەڵێک حزب و دۆست و کەسایەتی و لایەنگرانی حیزب هاتوون کە بزانن ئەسڵی کێشەکە چییە ئەوانە، بەڵام بەداخەوە لە ناو حیزبی سۆسیالیستە هیچ کێشەیەک نییە، کۆمەڵێک قەراراتی حیزبی هەیە کە ئەوە لادان و دانانە و گۆڕین و ئەوانە ئەوە شتێکی تەبیعی ناوخۆی حیزب وەکو هەموو حیزبەکانی تر، ئێمەش حیزب دەسەڵاتی ئەنجومەنی سەرکردایەتی دەسەڵاتی هەیە، هەموو هەواڵێک ئاڵگۆڕ پێ بکات، زۆر شتێکی ئاساییە، بەڵام وەکو کێشە هەبێت کێشە نییە و هیچ تەقیق نەکراوە و هیچ هێزێکی جگە لە هێزی حیزبی سۆسیالی هیچ هێزێکی تر لە سنووری گوڵەخانەدا نیە. من سامانم لە پەیام 4-5 کاتژمێرێک دەبێت لێرە نێمە لە ناوچەکە ئارامی دەبینرێت، دڵڕاوکی دەبینرێت، جموجوڵی هێزەکانی ئاسایش و پۆلیس و تەنانەت هێزەکانی کاکە حەمەش دەبینرێت. ئەم نائارامی بۆچی دەگەڕێتەوە؟ دەوترێت نێوان کاکە حەموو کاکە عەبدوڵڵا گرفتەیە و گرفتەکە لەوەیە کە کاکە حەمە داوای کردو خانووی کە هەیە چۆڵ بکرێت کە عەبدوڵڵا، ئەمە تا چەند دروستە؟ وەڵا بەنسبەت ئەوەی پرسیاری جەنابتەوە هیچ ئەو هەواڵانی کە بە ئێوەیان ڕاگەیاندەوە دوو لە ڕاستیەوە، ئەوە جەنابی کاکە حەما هیچ لێدوانێکی وای نەیاوە و خانووش خانووی کاکە عەبدوڵڵایە و مڵکی خۆیەتی و شوێنی باوباپیری خۆیەتی، دوو لە ڕاستیەوە هەواڵانە، نەک جەنابی کاکە عەبدوڵڵایە هەچ هەواڵێکی تر هەر کەسێکی ترش کە لە ناوچەکە هیچ شتێکی وان نەکراوە کە کاکە حەمە بڕیاری وابات. من فەرحان لە دەنگی ئەمریکا کاکە عەبدوڵڵا با بگەڕێنەوە بۆ پەیڕۆ و بڕیارەکان بەپی پەیڕۆ دەچن، ئەو بڕیارانی کە چەند ڕۆژی ڕابردوو لە گۆڕانکاریەکانی پارتی سۆسیالیست کراون گۆڕانکاریەکن لە دەرەوەی پەیڕۆ بوون. ئێوە چیتان هەیە لەسەر ئەم قسەیە؟ ئایا ئەو گۆڕانکاریانە کراون لە چوارچێوەی پەیڕەوا بوو یاخود بڕیارێکی حیزبیە و گشتاندنی بۆ کراوە بۆ هەموو پارتی سۆسیالیست دیموکراتی کوردستان؟ طبعا ئەو بڕیانەی کە دراوە تەنها یعنی بە تاگەڕەوی نەدراوە، بڕیانە لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی و کۆبوونەوەی سەرکردایەتی پارتی سۆسیال دیموکراتی کوردستانە بڕیارەکان دراوە. حیزبیش مافی خۆیەتی بڕیاراتی ناوخۆی حیزبە، یعنی دەسەڵاتی هەیە، ئەنجومەنی سەرکردایەتی یان مەکتەبی سیاسی دەسەڵاتی هەیە کە کۆمەڵێک گۆڕانکاری ناو حیزب بکە، بەیانی من لە دەستگایەکی شەکەم نەقومەکە بۆ دەستگایەکی تر، زۆر تەبیعیە، چونکە ئەو ڕۆژەی کە من بووم بە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی بڵێنم ماوە کە لە هەر دەستگایەک بم گوێزنەوە یان دامنێن نەبێت پەیوەند بم بۆ بڕیارەی کە یاومە لە کاتی کۆنگرەدا. لە کاتێکدا بڕیاری لادانی عەبدوڵڵای حاجی مەحموود لە جەگری سکرتێرە لە جەگری سەرۆکەیە، بەڵام ئەمڕۆ کۆبوونەوەی کردووە بە سیفەی جەگری سکرتێر کۆبوونەوەی کردووە لەگەڵ مەڵبەندەکانی بادینان و هەولێرە کۆبوونەوەی کردووە. ئەم سیفەی جێگرا تاوکو ئێستا ئەو پابەندە پێیەوە لە لای ئێوە هیچ مانایەکی یاسایی هەیە یاخودنا؟ حج لە بڕیارێکی نەدراوە کە جێگر لادرابێت. کاکە عەبدوڵڵای حاجی مەحموود جێگری سەرۆکی پارتی سۆسیال دیموکراتی کوردستانە تا ئەم لەحزەی کەم لەگەڵەوە دەدوانێت. من ئاراس ڕەفیق پەیامێری ئابا میدیا دەنگۆی ئەوە هەیە کاک محەممەدی حاجی مەحموود لێرە جێهێشتووە شتیوە هەیە؟ وەڵا ئەو کاکە حەمە لە من تۆ نزیکە لەوانێت 2 دقە بەینمان بێت. ئێستا ئەوە کۆمەڵێک میوانی لاو بوو، کۆمەڵێک دەستگای ڕاگەندەکانیش لەوێ بوون، کاکە حەموو بووێرە بەجێڵێت. ئەی ئەو گرژانەی کە ڕۆیان سەرەتا لێکترازان حیزبی سۆسیالیستەیان هیچ گرفتێکی وانە، هیچ شتێک نییە کە شایانی باز بێت. ئەو جەنابی کاکە حەمەیە لە مەکتەبی سیاسی لێرە دانیشتووە و وەکو کاری ڕۆژانەی خەڵک دێ بۆ لای و پێشوازی میوانەکانی هەر لێرەیە لە گوڵەخانەیە، ئەو هەواڵانە ڕاست نییە، جەنابی کاکە حەمە مەوجودە و زۆر ئاساییە. باز لە دەست بەکاردنی کۆمەڵی ئەندامینەی مەکتەبی سیاسیەکرێ، ئەمڕۆ لە ناو کۆبوونەوەکەی مەکتەبی سیاسی ئەندامەنوەکان بەشدار بوون یاخودنا
و ئەو گۆڕانکاریانەوانی کە جگیر کراون لە ئەمڕۆ دەست بەکار بنیان وەکو پێم وتن لە سەرتاوە ئەوە بڕیاری ناوخۆی حیزبە بە بەرزکردنەوە و لادان و دانان ئەنجومەنی سەرکردایەتی مەکتەبی سیاسی بڕیار ئەیات بەڵێ کۆمەڵێک هەواڵ بوون بە ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵێک بوون بە ئەنجومەنی سەرکردایەتی ئەوەش بڕیارێکی حیزبە ئەو هەواڵانێکی کە دەست بەکات بوون بەڵێ لە ئەگەر ئەمڕۆ کۆبوونەوەکە بیان بیانێ بێ بەشدارە بن چونکە کە بڕیاردەدا یعنی تێدا هەواڵە پۆستی نوێی وەرگرتووە.